محەممەد چۆنی؟ ئەلۆ چاکەجەم باشی بەڕێکەت مەمنونم چاکەکەم کاک محەممەد کات هەیەک دوو پرسیارمان هەیە؟ ئەلۆ بەڵێ بەڵێ گوێم لێتە کاک محەممەد گوێم لێتە. بەڵێ فەرموو کاک محەممەد من کەسێکم لە سویددا دەنیشم چالاکوانم ڕۆژنامە نووسشم وەڵا دەمێ بزانم یعنی چۆن توانیتان ئاوا مەدحوو سەنای قاسم سلێمانی بکەن کە ئەگەر قاسم سلێمانی کەندە هاریکاری باشووری کردوی بەڵام بۆ خۆت دەزانی عەلی حەسەن مەجیدی ڕۆژهەڵاتە، یعنی ئێوە هەست پێ دەکەن ئەو لێدوان و یادکردنەوەوانە هەستی دەیان ملیۆن کورد بریندار دەکات یان بەس خۆتان دەبینن، یعنی پرسیارەکە ئێمە ینی ئێوە کە جمو جۆڵک دەکەن بەداخەوە قەپاتی کردە ترسان بەداخەوە ئەو ئەسلوبیانە لە ترسان دەزانم ئیتلاعات هەما سزات دەدا داوە شەیزەلام بەو هەیکەلە گەورەوە باشە هەستی دەیان ملیۆن کورد بریندار دەکەن لایەن زۆر ئاساییە. سڵاو و ڕێز کاکە تو بەرپرسیەکەمی دەڤەری سۆز بەڕاستی شەرم بوو توێنێ ئەو یادەی قاسم سلێمانیتان کردو ڕەنگی برێ ئەمە ئەوەی نا دیبلۆماسیەت دەکەن ئەو دیبلۆماسیەت نییە ئەو بێڕەوشتی سیاسیە کەس هەیە جەلا دەچینێتەوەکەی خۆی کە قەتل و عامی هەزاران کوردی ڕۆژهەڵاتی کردیە یەکێک لە ڕەمزە گەورەکانی سیمبولەکانی وڵاتەی داگیرکەر بێتن بکاتە قائیدێکی گەورە ئەگەر بڵێن هاریکاری ئێمەی کردی و لەگەڵ ئێمە باش بوو ئەخۆ سەددام و حزبی باسیش لەگەر دیموکراتی کۆمەڵە باش بوو چەکی داینە یارمەتی داینێ دیفاعی لێکردینە لەگەڵ پەکەکەی باش بوونە کەمپی ئەتروشی لۆ کردینەوەی کە حکوومەتی هەرێم دەری کردنە دەرێ لە مەخموری لۆی کردنەوە سەددام لۆی کردنەوە ئێوە دەزان هەر ئەنگۆ دەتانن دەزان ئەوە ینی پەیوەندی بکەن باشە هەموو هێزەکانی هەر سێ پاشەکەیت کەەوە چی ئێوە علااقاتیان ئەگە داگیرکەران هەیە بەس قەت وەچی ئێوە ئەوها بەبێ ڕەوشتانە نایکەن قەت دیوتانە ڕۆژێک لە ڕۆژان مەدحوو حزبی بەعس بکەن قەت دیوتانە ڕۆژێک لە ڕۆژان بە پێش سوپای داگیرکەر بکەون یارمەتی بدەن باشە ئێستاکە ئەگەر ئەوانە یادی عەلی حەسەن مەجید بکەنەوە ئێوە چیان پێ دەڵێ پێتان ئەوەیە ینی لۆ قسێک مڕعاتی هەستی نەک ئەوان ئەو هەموو خەڵکەش ناکەن سلێمانی لۆندە قێزەوە دەکەن یعنی قاسم سلێمانی لە بۆ تو دیفاعی لە دووکردە لەگە بابت بینی خۆش بۆ بەڵام ملیۆنان کوردی ئاوارە و دەربەدەر و زوڵم لێ دەکات لە ڕۆژهەڵاتی نیشتیمان 6 وڵاتی تەفت و ناکردیە ئەخر دیبلۆماسیەتی شەوەی خۆی هەدەپەش وەچینگۆ لە پەرلەمانە شاری لە دەستدا خۆسەرەی دیموکراتیش ڕۆژ ئاوا وەچینگۆ حکوومەتی هەیە لۆ ئەو کارە قێزەوەنانە ناکە ئەوەی ئەنگۆ دەیکەن یعنی ئێوە نەدی و بدین هەر ڕۆژێک هەردەستن قاسم سلێمانیە ڕۆژێک خومێنیە مەتە دەکەن کاچی من قسەک ئەتو وەڵڵاهی ئەنگۆ پێویستان بەوەیە مامۆستاتان هەبی ڕاوێژکارتان هەبی وە قسەک هەردوو خۆدۆ بیسبێت تف لە گۆرتان دەکرێت تف لە گۆرتان دەکرێتن لە گۆر دەردەهێنرێن لەو هەموو خیانەتە ئێستا 10 ملیۆن کوردی ڕۆژ کورتان دوێنێ هەزبرین